سڵاو بەخێر بێنەوە ئازیزان، دەست پێکەینەوە. سەرەتا بە تەماشایەکی نامەکانتان بکەم. بەڵێ ئەڵێ مامۆستا بە کورتی و باسێکی ئەومان بۆ بکە کە هیپنۆتیزم و پاراسایکۆلۆژی چییە. بەرەزان، پاراسایکۆلۆژی هەر دیاردەیەک لە دنیا ڕوون و وازەح نەبێت و پەیوەندی بە توانای ئینسانەوە هەبێ، ئەم دیاردانە دیراساتی لەسەر ئەکرێ بە ناوی پاراسایکۆلۆژی. جا پاراسایکۆلۆژی کۆمەڵە بابەتی سەحری ژەگرێتەوە، کۆمەڵە شتەگرێتەوە کە ئێمە لە ئەدەبیاتی دینیە پێی ئەڵێین کەرامات، پێی ئەڵێین مەسەلەن معجیزە، پێی ئەڵێن کەواتە ئەو کەسەی کە توێژەرە لە بواری پاراسایکۆلۆژیە ئەو باوەڕی بەوە نییە کە شتێک هەیە بە ناوی مەبەستم هەموو توێژەرێک نییە، مەبەستم خودی عیلمەکە و ئیشەکەیەتی. شتێک هەیە بە ناوی ئەوەی کە خوای گەورە دەستکاری شتێ بکە یان شتێ بۆ کەسێ بکە یان شەیطان بێتە ناو ژیانی ئینسان دەستکاری شتێ بکە. بۆیە ئەو هەر بەتەمایە ئەم شتانە کەشفکا کە لە توانای ئینسانە هەیە، ئەو ناوی نانێ ئەو شتی تر، واتە ئەو باوەڕی وایە، ئەو کەسی لەباری پاراسایکۆلۆژی شەکە باوەڕی وایە ئەمە توانای ئینسانەوە ئەبێ کەشفیکا و ئەبێ پەری پێبا و ئەبێ تەفسیری بۆ بدۆزێتەوە. ئەم هەوڵانە باشن چونکە کۆمەڵێ شت هەیە لە توانای ئینسانایە، تا ئێستا خۆی زانایە ناڵێ ئەوەی کە ئێستاکە بە ئینسان تێگەشتوێنی ترەمە هەموو شتێکە، نەخێر. زانایان هەموو ئەزانن کە ئێمە هێشتا زۆر شت هەیە دەربارە بە مرۆڤ نایزانین. زانایانی بواری زانستی دەمار ئەزانن کە زۆر شت هەیە هێشتا کەشف نەکراوە و زانای زۆر شارەزامان هەیە کە مناقەشە لەسەر ئەو مۆزوعانەیەکە. بۆ نمونە دیپاک چۆپرا زانایەکی گەورەی بایۆلۆژیە، باوەڕی بە کۆمەڵە توانای سەرسوڕهێنەری ئینسان هەیە و ئەو باوەڕی وایە کە ئەمە جەستەی ئێمەیە، ئەوە سیستمی دەماری ئێمەیە، ئێمە شتێکین لە سەروی ئەوەوە و ئیتر تۆ ناوی ئەنەی ڕۆح، ناوی ئەنەی چی ناوی بنێ. کەواتە مەرج نییە ئەوەی زانست کەشفی نەکردبوو نەبێت. بۆیە ئەکرێ هەنێ شت هەیە لە ڕێی هیپنۆتیزمیشەوە بکرێ، بەڵام نەچێتە ناو بواری زانست، بچێتە ناو بواری پاراسایکۆلۆژی. بەڵام گرنگ تەفسیرەکەیە. بۆ نمونە من ئەگەر تۆ بخەوێنم و پرسیارێکی لێ بکەم، تۆ بیزانی تەفسیری عیلمی چییە بۆ ئەمە؟ ئەڵێ چۆنەی زانی؟ تەفسیر ئەمانەیە، ئەڵێن بە ڕۆح ئازانێ. جارێ من کەوتێ بە ڕۆح ئازانێ واتە شتێکە لە سنووری عیلم دەرچووە، کە تۆ باسی ڕۆحە کردی یانی لە سنووری عیلم دەرچووی، چونکە ڕۆح شتێ نییە تۆ بیبیتە مختەبەر و بڵێ ئەمە گەڕی لێکۆڵینەوە وا دەرەچێت. ڕۆح شتێک نییە، ئێمە لە مختەبەرا داینێ. زانست ناتوانێت دان بنێ بە ڕۆحە. من و تۆ ئیمانمان پێیەتی، خۆی مەش نەماوتووە ئەتوانین ببینە مختەبەری فیزیا و کیمیا. پاشان هەندێک ئەڵێن ئەم توانە ڕۆحیە ئەکشێت و بۆ کوێ ئەڵێ ئەڕۆ. هەندێک ئەڵێن نەخێر، توانایەکی ئینسان هەیە کە حالەیە، هەموو شتێک حالەیەک بە دەوری ئاەتی، جسمێکی ئەثیریە، ئینسانیش هەیەتی. ئەمە لە قسەکەی موسمێرە چێ، ئەمە تقریبا تۆزێ لە قسەکەی موسمێرە چێ کە ئەیوت هەموو شتێک هەموو تەنێک موغناتیسی هەیە، جانەوەرانیش موغناتیسیان هەیە، کەواتە ئێمە ئەڵین موغناتیسی حەیوانی. ئەمە قسەکەی موسمێر بوو. ئەوانەشی لە بواری حالە ئیشەکەن، یەن ئەڵێن ئەوە نییە کامێرە دەری ئەخا کە حالە لە ئینسان دەرەچێ و ڕەنگەکەشی ئەگۆڕێ بە گوێرەی حاڵەتی دەرونی کەسەک. ئیتر لێکۆڵینەوە لەسەر ئەمەش بەردەوام و ئەمەش بواری پاراسایکۆلۆژیە، واتە بواری حالە بواری پاراسایکۆلۆژیە، ڕێکی بواری پاراسایکۆلۆژیە، کۆمەڵێ تەقسی دینی هەیە پاراسایکۆلۆژیە لێکۆڵینەوەی لەسەرەکە. بۆ نمونە شێخێکە شتی عەجیب و غەریبەکە، چ لە ئاینی ئیسلامە چ لە ئاینی هندۆسە، ئەم شتە عەجیب و غەریبانە لێکۆڵینەوەیان لەسەرەکە ناوی پاراسایکۆلۆژیە.
بەڵام کە ئێمە هاتینە ناو مۆزوعی هیپنۆتیزم یەکسەر مۆزوعی ئاگایی لە عیلم النەفسا ئەکرێتەوە، مۆزوعی جۆری کەسایەتی و چارەسەری گرفتی کەسایەتی ئەکرێتەوە، یەکسەر مۆزوعی نەخۆشی نەفسی ئەکرێتەوە، یەکسەر باس لەوە ئەکەین کە کاتێک کەسە هیپنۆتیزمە بێ مێشکی ئینسانەکە چۆن گۆڕانکاری بەسەرایە، شەپۆڵەکانی مێشکی چی لێیە، ئایا ئێمە ئەگەر ئەم ئینسانە بخینە ناو جیهازێک بزانین مێشکی گۆڕانکاری بەسەرایەت لە حاڵەتی هیپنۆتیکە ئەمە چۆنە بێ، ئەمانە هەموو لێکۆڵنەوەی لەسەرە. بۆیە ئەڵێن ئێمە هیپنۆتیزم لەوە دەرچوین بچین لە خەریکیشتی خەیاڵی بین، ئێمە هیپنۆتیزم بابەتێکی زانستیە، ئێستاکە توێژینەوەکان بەردەوامن لەسەری وە لایەزال بەکارەهێنرێ دانیشی پێیانی. بەڵام ئایا هەموو شتێکی هیپنۆتیزم ئازانرێ؟ هەر وەکو چۆن هەموو شتێکی ئینسان نازانرێ هەموو شتێکی هیپنۆتیزمیش نازان. بۆ نمونە لە هیپنۆتیزما تۆ توانی ئینسان بگەڕێنیتەوە بۆ ڕابردووی، کۆمەڵە شتی بیرەکەوێتەوە کە لە حاڵەتی طەبیعیە بیری ناکەوێتەوە. ئەمە تەفسیرێکی زانستی بۆی هەیە، ئاسایە، ئەمە تەفسیرێکی زانستیمان بۆی هەیە. بۆ نمونە ئێمە ئەتوانین بە هیپنۆتیزم حاڵەتێک کەسێ بەنج بکەین، ئێمە ئەتوانین بە هیپنۆتیزم عادەتی کەسێ تەرک بکەین، ئەمانە هەمووی تەفسیری هەیە، واتە هەمووی ئەتوانین بە شێوەیەکی زانستی بڵین چیە و چۆنە، و ئێمە لەم کۆرسا باس لەمانە. ئیتر هەر شتێک لەم مۆزوعە زانستیانە دەرچوو ئەوە بابەتی ئێمە نییە، تۆ خۆت لێی بەرپرسی. سبەی کاتێک قسەیەک ئەکەی بە ناوی هیپنۆتیزمەوە و عیلم واناڵێ تۆ لەسەر تەکەوێت، ئەشکرێ باسی شتێ بکەی وابێت. بۆ نمونە کەسێکە خەوتووە شتێکمان هەیە پێوترێ ئیدراک فەوق الحسی، ئەزانم بە دوای ئەم مۆزوعەوەن زۆربەتان دەتانێت بزانن ئەم شتە چییە. ئەگەر من 4 کارتۆن دابنێم، تۆ نەزانی کارتۆنەکە چیتیایە، یەکێ لە کارتۆنەکان تۆپێکی تایە، باش 6 کارتۆن بڵێم، 6 کارتۆنم داناوە، یەکێک لەم کارتۆنانە تۆپێکی تایە، ئەڵێم ئادەی زار هەڵەنزان کێ ئەزانێت لە چەنایە، تۆ زارێک هەڵەیی 5 دەرەچێت، بەڵام کە ئەچین کارتۆنەکانەکەینەوە نەخێر 5 نییە، جارێککە هەڵەی 3 دەر، جارێک دوایی ئەزانی تۆپەکە لە ناو ژمارە 4ایە. واتە ئەمە بە سوودفە تۆ بەزار ئەزانی تۆپەکە لە کام کارتۆنە، بەڵام تۆ وەرە خەڵک بێنە داینێ بڵێ ئادەی بچۆرە خەیاڵێکەوە بزانە لە ناو کام کارتۆنا تۆپەکەیەتە پێش چاوت، بەپێی لێکۆڵینەوە ڕێژەی ئەوانەی کە ئێ بە خەیاڵیانە بەرزترە لە چاو ئەوەی کە زارەکە هەڵەیە. زارەکە چییە؟ پرۆبەبلیتیە. زارەکە ئەو شتە عیلمیەیە کە پێی ئەوترێ احتیمالات، کەچی خەیاڵی ئینسانەکە لەم سنوورە دەرەچێ. یعنی بۆ نمونە ئەگەر تۆ لە زارەکە لە 1/6 بێ احتیمالەکە، لە خەیاڵی ئینسانەکە لەوە ئەچێ 1/5 بێ، 1/4 بێ، واتە لە جیاتیوی زار هەڵەی لە خۆتۆ بیرکەیتەوە لە ناو کام کارتۆنە احتیمالی ڕاستکەی زیاترە، وەزانست نازانێ بۆچی، چۆن ئەم نەفەرە بۆچی بە قانونی احتیمالات خەیاڵەکەی ڕاستتر دەرەچێت تا زارەکە. لەوەش مهمتر ئەگەر نەفەرێ هیپنۆتیزم کەی بڵێ لە کامیانایە احتیمالی ئەوەی بیزانێ زۆر زیاترە لە زارەکە، زۆریش زیاترە لەوەی کە لە حاڵەتی ئاگاییە پێتەڵێ لە کامیانایە. و ئەم زانینەش لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ، کەواتە ئەمە پاراسایکۆلۆجیە، چونکە باز لە توانایەکی ئینسانەکە علم نازانێ ئەم توانای لەکوێوە هاتووە، ڕۆحە پێڵێ، جین پێڵێ، نەخێر مێشکی ئینسان شەپۆل دەرەکە ئەیزانێ، مەسەلە حالەیە ئەیزانێ، نازانی. تەفسیر کەواتە تەفسیری نییە. بۆیە بەڕێزان پاراسایکۆلۆژی ئەو شتانەیە کە تەفسیری عیلمیان نییە، هەمووی نەزەریات و خەیاڵە، نەزەریەش نییە، چونکە نەزەریە عیلمی هەیە، بەس ئەو نەزەریە عیلمی نییە، بۆچوونە. بۆیە ئەوانە بواری پاراسایکۆلۆژی، کەواتە ئەکرێ هیپنۆتیزم لە بواری پاراسایکۆلۆژیە لێکۆڵنەوەی کار، ئەوە بواری عیلم نییە و بواری ئێمە نییە. ئەگەڕێنەوە بۆ بابەتە، چکە بابەتەکەی ئێمە بەڕێزان زۆر گرنگترە لەوەی کە کەسێ بخەوێنی بینێری بۆ شوێنێک و شتێ بزانێت.
تۆ باز لە چاکردنی ئینسانەکەی باز لەوە ئەکەی کەس عادەتێکی خراپە هەیە ساڵەهای ساڵ خەفەتی پێخۆی تۆ ئەتوانی بە هیپنۆتیزم چارەسەر ئێمە لە هیپنۆتیزما باز لەوە ئەکەین تۆ ئازارێکە هەیە توانی ئازارەکە بوەستێنی تۆ نەخۆشیەکەی لەگەڵایە شەقیقەیەکی لەگەڵایە ئەتوانی بە هیپنۆتیزم چاکی بکەیت تۆ ئەژنۆت ئێشەکە ئەتوانی بە هیپنۆتیزم باشتری بکەیت تۆ وەرزشکارێکی تەمەڵی ئەتوانی بە هیپنۆتیزم خۆت باشکی تەمەڵ نەبیت تۆ کەسێکی خەو لێ ناکەوێت ئەتوانی بە هیپنۆتیزم وان بکەی کە خەو لێ بکەیت ئەمە دوای ئەوەی بە عیلمی خوێندن و تەمرینی لەسەر کرد و دوایی جێبەجێت کرد بۆیە بابەتەکەی ئێمە بابەتێکی زۆر زۆر گرنگترە لەوەی کە ئێمە بڕین لێ کۆڵینەوە لەسەر پاراسایکۆلۆژی بەڕێزان دەست پێ یەکەینەوە بەوەی کە بابەتی نوێمان چییە ببورن هەندێک گەڵن دەنگ ئەپچڕێ ئەوە پەیوەندی بە خەتەوە هەیە جاری وایە خەتەکەی ئێوە جاری وایە خەتی منە جا بێخەم بن لەوەی کە من سیستەمی ڕیکۆردەکەم سیستەمێکە کە دەنگی خۆم ڕیکۆردەکە نەک ئینتەرنێتەکە بۆیە بێخەم بن انشاءالله لە کاتی خۆیە بابەتەکەتان پێ ئەگا و هیچتان لە دەست دەرناچێت بەدە بەرزان باسی جیمس بریتمان کرد وتمان یەکەمین کەسە کە تەفسیرێکی کرد بۆ هیپنۆتیزم ناوی نا هیپنۆتیزم پێشتر ماگنەتیزم بوو و هەروەها ئەم کەسە ساڵی 1860 مردووە بۆیە بەکارهێنانی خەواندنی موگناتیسی لە دوای ساڵی 1860 بەڕاستی عیبە ئیتر بۆچی دوای کتێبەکان وا تەرجومەیەکەن بەڵێ ئێمە پزیشکێکی کەمان هەیە ناوی جیمس ئاسدیلە جیمس ئاسدیل نزیکەی 300 زیاد لە 300 عملیاتی بە هیپنۆتیزم کردووە ئەم پزیشکە لەگەڵ کۆمپانیای هندی ڕۆژهەڵات ئیشی کردووە خۆی بەریتانیە لەگەڵ کۆمپانیای هندی ڕۆژهەڵات ئیشی کردووە و لە بەنگلادێش بۆ ماوەیەکی زۆر جار ئەو زەمانەش بەنجکردن هێندە پێشکەوتوو نەبوو و باوەڕ ناکەم مەگەر ئەوانی کە ئێستاکە لەباری بەنجە ئەزانن کە مێژوەکی چۆنە بەڵام توانیوێتی عملیاتی خەڵک بکەن بە هیپنۆتیزمی کردووە بۆی هەست بە ئازار نەکەن و زیاد لە 300 نەفەری بە هیپنۆتیزم عملیات کردووە ئەمە یەکێکە لەو کەسایەتیانی لە مێژووی هیپنۆتیزمە شایەنی باسکردنە ئەمە خۆیەتی ئەم پیاوە ئەنجامدانی نەشتەرگەری بە هیپنۆتیزم ئەم پیاوە زۆر ئیسفادەی لە جیمس بریت فکری هیپنۆتیزم کردووە و لەوێوە ئیشی لەسەر کردووە وەڵە بەرەزان ئەم زانایە پێچێ لای زۆرێک ئاشنابێت ئەمە فرۆیدە زانایەکی نەمسایی ئەڵمانیە ساڵی 1939 وفاتی کردووە ئەم زانایە لەلایەن زۆرێکەوە هێرشی کراوەتە سەر لەبەر هەندێک بیر و بۆچوونی بەڵام ئێمە ئەگەر لە ڕووی زانستیەوە قسەی لەسەرکەین یەکێکە لە زانە پرشنگدارەکانی مێژووی مرۆڤایەتی بۆچی چونکە فرۆید باسی لە ناخی ئینسان کرد باسی لەوە کرد کە کۆمەڵە شت کاریگەری قوڵ لەسەر ئینسان دائەنێ بە تایبەتی لە قۆناغی مناڵیە بزانین پەیوەندی فرۆید چییە بە هیپنۆتیزمەوە فرۆید لەلای یەکێک لە پزیشکە گەورەکانی فەڕەنسا جین مارتین شارکۆ ماوەیەک لە بەردەست ئەوە ئیشی کردووە لە نەخۆشخانەیەکی فەڕەنسا فرۆید حاڵەتێک ئەبینێت کە جین مارتین شارکۆ نەخۆشێکی لایە نەخۆشەکە هیستریایەتی ئەم نەخۆشە بەهۆی نەخۆشی هیستریاوە قاچەکانی ئیش ناکات